پێشمەرگە دروشمی ڕزگاری ڕۆحی ئازادی و هێمای یەکگرتووی گەلی کوردە. پێشمەرگە سمبولێکە لە ئیرادەی یەکگرتووی خەڵکی کوردستان بۆ وەدیهێنانی داخوازیە فەرهەنگی ئابووری کۆمەڵایەتی و سیاسیە نەتەوەییەکان. بێدەنگ دەبێ و خۆدەلبێ بانگ لە هەواڵێن خۆ دەکەوێ دەمی وهەواڵۆ بێجە هەرێ چه دەکردۆ مەڕێ چەند بوێ لە کاوەرن ئەم بگرن دیلانەکێ سڵاو و ڕێز و خۆشەویستی ئێمە لە بەرنامەی لاوانەوە پێشکەش بە ئێوە بینەرانی خۆشەویستی بەرنامەی لاوان. ئەم کاتەدان باش بینەرانی خۆشەویست، هەروەک لە بەرنامەی ڕابردووشتا ئاماژەمان پێکرد کە ئەم حوتویە بەرنامەکەمان تایبەت دەبێ بە 26 سەرماوەز ڕۆژی پێشمەرگەی کوردستان. هیوادارم کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بمێنن. یەکەم بڕگەی بەرنامە ببینین و دێینەوە. پێشمەرگە و ئینسانە واقعیەیە کە لە پێناوی بەختیاری و ڕزگاری گەل و نیشتمانیدا لە هەموو خۆش و ئاسوودەیەکی ژیان گوزەراوە و لە دستانی سارد و هاوینی گەرمدا دوور لە ماڵ و منداڵ و کەسوکاری بە سەنگەری شەرەف و پیاوەتیدا ژیان بەسەر دەبات. پێشمەرگە ئەو ڕۆڵە بە ئەمەگەی خەڵکە کە هەموو سەرمایەی ژیانی بە سەخاوەتەوە لە خزمەتی ئامانجەکانی گەڵدا وەکار خستووە پێی ئەوەی لەو ڕێگایەدا چاوی لە حقوق و پاداش و تەنانەت باسێکی شوێت. بەرزە مرۆڤەکان ئەوە ڕاستیەکی حاشا هەڵنەگرا کە مێژووی مرۆڤایەتی لەلایەن کۆمەڵێک کەسەوە شکل و فۆرم دەگرێت. واتە لە هەر قۆناغێک لە ژیانی نەتەوەیەک کۆمەڵێک کەس کە هزر و جیهانبینیان لەگەڵ زۆرینەی کۆمەلگادا جیاوازی هەیە دژ بە نەریتە ناسەردەمیەکان ڕادەوەستن و پێش هەموو شتێ گیانی خۆیان ئامادە دەکەن بۆ بەخشین و پێشکەشکردن بە بارەگای ئازادی یان بە واتایەکی دیکە ئەو مرۆڤانە بەلابردنی سروودی نێوان مەرگ و ژیان بۆ کۆمەلگا بە دیاری دێنن. وشەی پێشمەرگە وشەیەکی پیرۆزە کە لە کاتێکی زۆر
بە نرخی مێژووی کووردا لە کۆماری کوردستاندا سەری هەڵداوە و ئەو تێکۆشەرانەی گەلی کورد دەگرێتەوە کە هەستیان بە نەبوونی ئازادی بە پێشێلکرانی مافی نەتەوەیی و تێکۆشان لە پێناو پاراستنی مان و مەوجودیەتی نەتەوەکەیان و دابینبوونی مافەکانیاندا خەبات دەکەن و لە ڕەوتی ئەو خەباتەشدا تا ئەو جێگایی فیداکاری دەکەن کە لە گیانی خۆشیان لە ئەزیزترین و لە بەنرخترین سەرمایی ژیانی خۆیان کە گیانیانە لەسەر دەستی دادنێن بۆ فیداکردن لە پێناو نەتەوەکەیاندا. ئەگەر مرۆڤ بۆ ژیان خەڵقکرابێت ژیان بە مافەوە مانای هەیە واتە ژیانی مرۆڤایەتی بە هەبوونی ماف واتە پەیدا دەکا و دەکرێ ئەو کاتە پێناسەی بایەخی مرۆڤ بکرێ. دەبێ ئەوەش بڵین تایبەتمەندی پێشمەرگە دەوەیدایە کە وەختێک لە ڕەوتی خەباتەکەی بۆ وەدەستێنانی مافەکاندا تێدەکۆشێ لە هەموو شێوەیەکی خەبات کەلک وەردەگرێ و بە قەڵام بە قەدەم بە قسە بە بەڵگە بە سەنەد لە پێناو مافەکانیدا بۆ وەدەستێنانی مافەکانی کار دەکات. یعنی دەواقعدا تێکۆشەرێکی کووردە کە هەست بە ستەم دەکا ئاگاهانە بۆ لابردنی ئەو ستەمە بۆ وەدەستێنانی مافە ئینسانیەکانی نەتەوەی کورد خەبات دەکات. ئەگەر بمان هەوێ پێناسەی مرۆڤی کوردکەین بە کورتی دەبێ بکوترێ کورد ئەو مرۆڤەیە کە مافی نییە ئەوەی کە دەکوترێ مافی نییە بەواتای ئەوە نییە کە ئامانج لە خەڵکردنی مرۆڤی کورد جیاوازی لەگەڵ گەل و گەلانی دیکە هەبێ بەڵکو هێز و هزری داگیرکەر ئەم هەلومەرجەی بۆ کورد پێکهێناوە. کوردیش وەک گەلانی دیکە کەسانێکی خاوەن فکر و ئیدەی هەبووە کە دژ بە چەوسانەوە ڕاپەڕن و پێش لە ناوچوونی کورد بگرن واتە دەنگی ئەوان هەم نیشانەی مان و هەبوون بووە و هەم نیشانەی مافویستی. هێندێ جار وا دێتە پێش ووا تعبیر دەکرێت کە پێشمەرگە تەنیا ئەو ڕۆڵە تێکۆشەرەی کووردە کە چەکی پێیە و بە چەک دیفاع لەمان و موجودیەتی نەتەوەکەی دەکات. ئەوە لە بوارێکدا وایە بەڵام کە دقت دەکەین ئەو پێشمەرگەی کە چەکی پێەیە ئەگەر مقایسەی دەکەی دەگەڵ چەکداری هێزێکی نیزامی وڵاتێکی دیکە فەرقی یەکجار زۆرە. ئەو چەکدارانە دەواقعدا یا بە ئیجباری گیراون وەک سەرباز وەزیفەیی یا وەکو شغڵ هەڵیان بژاردووە چون کاری تدا دەکەن دە ئەرتەشدا دە دەستگاهای نیزامی وڵاتێکدا و بۆ بژیوی ژیانی خۆیانە لە حاڵەتێکدا پێشمەرگە نەک ئیجبار بەڵکو تەواو دا و تەڵەبانە و دڵخوازانە چەکەڵ دەگرێ و نەک بە تەواوی بە دڵخوازان هەڵی دەگرێ نەک بۆ بژیوی ژیان و وەکو کار هەڵی نابژێرێ بەڵکو کاریش و ژیانیش و هەمووشی لە پێناویدا فیدا دەکات. هەر نەتەوەیەک هێندێ ڕۆژی مێژوویی و لەبیر نەکرا و شوێندانەری لە مێژووی خۆیدا هەیە کە نەتەنیا لەبیر ناکرێ بەڵکو لەو ڕۆژانەدا ڕوودا و یان هێندێ ڕوودا و ڕوویداوە کە بوونەتە بەشێک لە مێژووی ئەو نەتەوەیە بۆ گۆڕانی بنەڕەتی و ئەرێنی. دەبێ ئەوەش بکوتێ کە ڕۆژانی مێژوویی بەهۆی کەسانێک چێ دەبێ کە باری فکری و جەهانبینیەوە لەگەڵ خەڵکی دیکات جیاوازیان هەیە و ئەو فکرە بنەماییە دەبێتە هێڵی جیاکەرەوەی نێوان ئەو کەسانە و خەڵکی دیکە. لە ڕەوتی بزوتنەوەی کووردا تەبیعەتەن هەر نەتەوەیەک کە خەبات بکە بەشێکی زۆر یا بەرچاو لە ڕۆڵەکانی ئەو نەتەوەیە لە سەنگەری پێشەوەی ئەو خەباتەدا قرار دەگرن. لە فیداکاریدا فیداکاری زیاتر دەنوێنن لە خۆبردووییدا دەورێکی زیاتر دەجێڕن و ئەوانە زیاتر ڕوودا و کەسانە دەکا کە دەست لە هەموو شتێکی کە هەیەە هەڵدەگرن بۆ وەدەستهێنانی ئەو شتە ئەساسیانەی کە نێیانە یا لیان زەوت کراوە و ئەوە پێشمەرگەیە. ئێمە ئەگەر بزانین مێژووی جوڵانەوەی کورد بخوێنینەوە لە هەموویدا جێپەنجەی پێشمەرگە دەبینین. یەکێک لەو ڕۆژە مێژویانەی خەباتی میلی دیموکراتیک لە کوردستانی ڕۆژهەڵات ڕۆژی 26 سەرماوەزە. لەو ڕۆژەدا خەڵکی نیشتمان پەروەری شاری مەهاباد وەک کردەوەیەکی شۆڕەژێرانە دوایین ئاسەواوری ڕژیمی پاشایەتی
واتە شارەوانی مەهاباد بەدەستەوە دەگرن و کۆتایی بەدەسەڵاتی ناوەندگەرای پاشایەتی لە مەهاباد دێنن. 26 سەرماوەز دەبێتە بنەمای خەباتێک کە بەنێو کەسانێک نێو دەکرێت کە لە فەرهەنگی شۆڕەژێری کورددا بە پێشمەرگە ناوبانگیان دەرکردووە. باوەڕی قوڵی بە مافەکانی خۆی هەیە، فیداکاری لە حەدی ئەعلادا بۆ مان و موجودیەتی نەتەوەکەی خۆی و لابردنی ستەم هەیە. لە عینی حاڵشدا هەموو هەستە ئینسانیەکانی لە هەموو شێوەکانی خەباتی خۆیدا ڕەچاو دەکات. بەلەبەر چاوگرتنی ئەو خەباتە کە پێشمەرگە لە شێوەکانی جۆراجۆری خۆیدا کردوویەتی و ئەو تەسیرەی کە لەسەر ڕەوتی بزوتنەوەی کورد هەی بووە، حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ساڵی 1363 هەتاویدا بە پێویستی زانی کە بۆ ڕێزدانان بۆ فیداکاری و بۆ ئەمەگناسی بەرامبەر بە پێشمەرگە ڕۆژێک وەکو ڕۆژی پێشمەرگەی کوردستان دیاری بکە. ئەویش ڕۆژی 26 سەرماوەزی دیاری کرد، نەک بۆ پێشمەرگە حیزبی دموکراتی کوردستان ئێران، بۆ پێشمەرگەکانی کوردستان بەگشتی. ئەویش دەواقعدا ئەو ڕۆژەیە کە لەو ڕۆژەدا دو ئاسەواری دەسەڵاتی پەهلەوی لە شاری مەهاباد بەدەستی خەڵک لە ناوچوو ناوی سوپای میلی کوردستانی گرت و بەڵام دواتر هەر لە کۆماری کوردستاندا ناوی پیرۆزی پێشمەرگە بەو تێکۆشەرانەی کورد بەشرا. پیرۆزبایی ڕۆژی پێشمەرگە بە پێشمەرگە خۆشەویستەکان فیداکارەکان گیان لەسەر دەستەکانی کوردستان دەڵێم و هیوادارم بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک ناوی پیرۆزی پێشمەرگە هەروە پیرۆز بمێنێتەوە و دەوری پێشمەرگە لە ڕەوتی جوڵانەوەی کووردا هەروە شوێندانەر و شوێندانەرتریش بێت. من پێشمەرگەم ئەویندارم کوردستانە وڵاتەکەم، سرم لەو ڕێگەدا دەنم تا دەگەم بە ئاواتەکەم، تا دووە هەناسەی ژیانم بۆ کوردستان خەبات دەکەم. هونەرمەندی پێشمەرگە غوڵامی فاتحی سرودێکی بە بۆنەی ڕۆژی پێشمەرگەی کوردستانەوە پێشکەشی بەرنامەی لاوان کردووە. پێکەوە بچین و گوێبیستی بین. پێشمەرگەم ئەویندارم کوردستانە وڵاتەکەم، من پێشمەرگەم ئەویندارم کوردستانە وڵاتەکەم، سرم لەو ڕێگەدا دەنێم تا دەگەم بە ئاواتەکەم، تا دووە هەناسەی ژیان بۆ کوردستان خەبات دەکەم، تا دووە هەناسەی ژیان بۆ کوردستان خەبات دەکەم، سەر لە ڕێگاتم کوردستان خوێن لە ڕێی مافی ئینسان، سەر لە ڕێگاتم کوردستان خوێن لە ڕێی مافی ئینسان، تا دووە هەناسەی ژیان من پێشمەرگەی کوردستان، تا دووە
ژیان من پێشمەرگەی کوردستان تا دووە هەناسەی ژیان من پێشمەرگەی کوردستان تا دووە هەناسەی ژیان من پێشمەرگەی کوردستان من ڕەشەبا من زریانم من گەردەلوول من تۆفانم من هاوڕێی ڕەشی تارمایی چلەی زستانم من ئیزرائیلی سەرەمەرگی دوژمنانم من نە تەنها کوردم بەڵکو و پێشمەرگەی سەربەرزی کوردستانم. لەم بڕگەی بەرنامەکەماندا بۆچوونی چەند لاوێکمان بە بۆنەی ڕۆژی پێشمەرگەی کوردستانەوە وەرگرتووە و سەرنجشانی بۆ ڕادەکێشین. پێشمەرگە ئەو ڕۆڵە بە ئاماگەیە کە گیانی خۆی لە پێناو بەختەوەری کۆمەلگا و گەشتن بە ئامانجەکانی ئەو ئامانجە نەتەوەیانەی ئەو ئامانجە سیاسیانەی کە تا ئێستا لە ئێمە زەوت کراوە گیانی خۆی بەخت دەکات. گەلی کورد مانە خۆوەک و نەتەوەیەکە ساخ لەسەر ساحە سیاسیە دنیایدا مەدیونە خەبات و جانگوریە پێشمەرگە خاصمانی ئەو پێشمەرگانەی کە پشتی چەندە لە خەبات و تیکوشتنی هەر سەرحال هەر جاهیلانە هەر سابت قەدەم لە ڕێزە خەباتی دەمانە و بوونە سەرمەشق بوو گەنجی گەلێکی چەند میلیۆنی و گەلی کورد بیت. ئەگەر من هەوێت لەو وەختە کەمەدا باس لە ڕۆڵی پێشمەرگە بکەین بەس ئەوەندەی دەتوانم گە بڵێم پێشمەرگە ئەو ئینسانە شۆڕەشگێڕەیە کە بۆ مان و مەوجودیەتی نەتەوەکەی ئامادەیە بۆ هەموو گیان فیدایی. پێشمەرگایەتی عشق و پێشمەرگەش عاشق. پێشمەرگە ئەو ئینسانە ئەمەگناسەیە لە پێناو ئامانجێکدا هەڵدەدا بۆ ڕۆزگاربوونی ملەت و نیشتمانەکەی. پێشمەرگە خۆبەخشانە جانێ خۆ بەختی بەختەوەریە گەلێ خوا دەکات. پێشمەرگا کەسەنە کە گیان و ژیان وش فیدۆ خەڵک و نیشتمان و کوردستانی کەوتە کە گەل و کوردی بیاوە بە ئەمانجە ئازادیەکان و وش. پێشمەرگە ئەو مرەوە کووردە خۆنەویست و خەڵگویستەیە کە گەورەترین سرمایەی ژیانی خۆی واتە گیانی پێشکەش بە ئامانجەکانی نەتەوەکەی خۆی دەکات. ئازیزترین و گرانبەهاترین سەرمایە هەر ئینسانی گیانیە و پێشمەرگەیش ئەو ئینسانەسە کە لە گیانی سەرمایە گوزاری کرد. پێشمەرگە کەسایەتیەکە کە بۆ نەمانی زوڵمە سیاسی و مرۆڤایەتی و کۆمەڵایەتەکانی گەلی کورد تێدەکۆشێەوە هەر سات ئەو تێکۆشانە زیاتر دەبێت. پێشمەرگە و ئینسان شۆڕژگەڕەیە کە بۆ ئامانجی دیاری کراو ئامادەیە بۆ هەموو گیان فیدایی. پێشمەرگە ئەو ڕۆڵە بە ئەمەگە و شۆڕژگەڕەیە کە زەڵم و زۆری پێ قبول نەکراوە چەکی شەرەف و ناموسی دەستدایە و بۆ خەبات بۆ گەلەکەی و نیشتیمانەکەی. من وەکو کچێکی پێشمەرگا زۆر شانازی دەکەم کەوا بابم پێشمەرگە لە ناو حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانە و دوو مام و خاڵێکیشم شەهیدن. پێشمەرگە هێزی پارێزەری نیشتمانە کەسایەتێکە هاتنەدی حەز و ئاواتی کۆمەڵانی تری کوردستانی لە ئەستۆیە بە دەستکێشان لە ژیانی شخصی خۆی بیر لە ژیانی نەوەی دوای خۆی دەکاتەوە. پێشمەرگە باسکی بەهێزی گەلە 26 سەرماوەز ڕۆژی پێشمەرگەی کوردستان پیرۆزبایەڵین بەسەرجەم گەلی کورد من وەکو کچە پێشمەرگەی کاتمشان بەشانی برا پێشمەرگەکانم لە ڕێزی خەباتام. جرگەی مەدانم من پێشمەرگەی کوردستانم ئامادە جەرگەی مەدانم باسەر بوو ماڵ و ژیانم ئەی بەرێزم کوردستانم باسەر بوو ماڵ و ژیانم ئەی بەرێزم کوردستانم دەست لە چەکم هەڵ ناگرێت یا سەرارگاوێنیانم
كاباشي سرزمينا كم كردستان رنجينا كاباشي سرزمينا موكو جيبشي نمشينا في نفوس نورينا موكو جيبشي نمشينا في نفوس نورينا نزل شكم أو هاجرين يا زراقا والنعم نزلتكم أو هاجرين يا زلاكا واليامرم من كيش مرقي كردستانم آماني جرقي ميدانم من كيش مرقي كردستانم آماني جرقي ميدانم باسرو مالو جيانم أي فريزم كردستانم باسرو مالو جيانم أي فريزم كردستانم دست چکم او هاگرم یا زراکا واليامرم خۆشەویستانم سپاس لەوەی کە تا ئێستای بەرنامەکە لەگەڵمان بوون هەروەک لە بەرنامەی ڕابردووشە ئاماژەمان پێکردبوو کە ئەم حوتویە بەرنامەکەمان تایبەت دەبێت بە ڕۆژی پێشمەرگەی کوردستان و داواشمان لێوە کردبوو کە بۆچوونەکانی خۆتان بۆمان بنێرن زۆرێک لە ئێوە ئازیزان نامە و کۆمنتان بۆ ئێمە نووسی بوو کە نامەکان ئەوانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان بوو لە هێنانی ناوەکانیان خۆ دەبوێرین بەڵام بە کورتی ئاماژە بە چەند کۆمنتێک دەکەین. کاک جەمشیدی خۆسرەوی نووسیویەتی سەرەتا بە بۆنەی 26 سەرماوەز ڕۆژی پێشمەرگەی کوردستان جوانترین پیرۆزبایی خۆم و بنەماڵەکەم پێشکەش بە پێشمەرگەکانی کوردستان بە تایبەت پێشمەرگە قارەمان و گیان لەسەر دەستەکانی حزبی دموکراتی کوردستانی ئێران سڵاو لە پێشمەرگە ئەو مرۆڤە کە بۆ ئازادی نیشتمان و وڵات لە هیچ تەنگ و چڕەمەیەک ناسڵەمێتەوە و باشترین سەرمایە ژیانی خۆی کە گیانیەتی لە خزمەت گەل و نیشتماندایە 26 سەرماوەز ڕۆژی ئەو مرۆڤە بەهێز و بەتوانایە کە لە هەموو خۆناغە جۆرا و جۆرەکانی شۆڕشدا بە ئیمکاناتی کەم و سەرەتایی بەڵام بە چەکی ئیرادە و بیر و باوەڕی بەهێزی پۆڵاینی خۆی لە بەرامبەر دژمنانی گەل و نیشتمان فیداکار و خۆڕاگر بووە و چۆکی بە دژمنانی گەلەکەی داهێناوە. ڕۆژی پێشمەرگە ڕۆژی بە ئیرادەترین و بە باوەڕترین مرۆڤە. پێشمەرگە نمونەی ئینسانێکی شۆڕژگێر و ئازادی خواز و کەسایەتیەکی کۆمەڵایەتی بەرزە. سعیدی باخی بۆی نووسی بوون کە پێشمەرگە ئەو ڕۆڵە بە ئەمەگەی کووردە کە بۆ بەرگری لە داگیرکردنی خاک و نیشتمانەکەی بۆ پارێزگاری لە مان و مەوجودیەتی خۆی و گەلەکەی بۆ کەرامەت و شەخسیەت و ناموسی میلەتەکەی دیفاع دەکات. کاک عوسمانی کەرەمی نووسیویەتی لە پێشدا لەلایەن خۆمەوە پیرۆزبایی ڕۆژی پێشمەرگە لە هەموو پێشمەرگە گیان لەسەر دەستەکانی کوردستان و هەموو خەڵکی خەباتگێڕی کوردستان دەکەم. بە بۆچوونی من پێشمەرگە پارێزەری شەرەف و ئازادی و خاوەنڕایەکی پۆڵاین و دڵێکی ئازاد و باڵای بەقەد باڵای کوردستانە و هەموو کات ئامادەی شەڕی مان و نەمانە لەگەڵ دژمنانی نیشتمان.
پێشمەرگە خاوەن ئەو ورە مەزنەیە کە مەرگی خۆی خستووەتە پێش لە نێوچوونی ئازادی و شەرافەت و کەرامەتی گەلەکەی. بۆیە پێشمەرگایەتی شەرەفە، ڕۆحە، ماناو ئەخلاقە، فەلسەفە و کەرامەتە و بۆ هەر تاکێکی کورد پێشمەرگە هەموو کات لە بووندایە. تازێ و کۆن نابێت، پێویستی بە مێژوو نابێ و خوڵقێنەری مێژوو پێشڕەوی ڕەوتە، ڕووی لە داهاتوو و دواڕۆژە، ژیان و ژیانی بەختەوەرە و مرۆڤ دۆستە و ئاشتیە و دژی چەوسانەوە و تیشکی ڕزگاریە. بەم شێوەیە گەیشتینە کۆتایی هەشتمین بەرنامەی لاوان کە تایبەت بوو بە ڕۆژی پێشمەرگەی کوردستان. facebook.com/لاوان تیشک پردی پەیوەندی نێوان ئێمە و ئێوەیە. لە بیرمان نەکەن بۆ چوونەکانی خۆتان بۆمان بنێرن تا بەرنامەیەکی دیکە کاتێکی شاد. جارێکی دیکە پیرۆزبایی ڕۆژی پێشمەرگەی کوردستان لەسەر جەم لاوانی کورد و هەموو خەڵکی کوردستان دەکەین تا پێگەیشتنەوەیەکی دیکە ماڵاوە. پێشمەرگە ئەو ڕۆڵە بە ئەمەگەی خەڵکە کە هەموو سەرمایەی ژیانی بە سەخاوەتەوە لە خزمەتی ئامانجەکانی گەلدا وەکار خستووە، بێ ئەوەی لەو ڕێگایەدا چاوی لە حقوق و پاداش و تەنانەت سوپاسێکیش بێ. دکتۆر قاسملوو